بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی زانست و زانیاریە دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست. دەگەڕێینەوە بۆ 1441 ساڵ بەر لە ئێستا و دەچینە بەردەم ئەشکەوتی حیرا. تاریکی و جەور و ستەم و ڕەشی باڵی ڕەشی بەسەر تەواوی گردوون و مرۆڤایەتیدا کێشاوە. هیچ نووزە و ئاسۆ و کڵاو ڕۆژنەیەک بۆ مرۆڤایەتی نەماوە. مرۆڤایەتی نوقمی نەزانی و دواکەوتوی و ستەم بووە. ئالەو کاتەدا ژیلەمۆیەک بەدەستی جبریلەوە دێت بۆ باشترین و بەڕێزترین پیاوی خوا. مەشخەڵێک دەدرێتە دەستی بە یەکەمین فەرمانی ئیقڕا بخوێنەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەبێتە باشترین فەریاد ڕەس و ڕزگارکەری تەواوی مرۆڤایەتی. بۆیە شاعیر و عارفی خواناسی کورد مەحوی دەفەرمێ لە تاریکی شەوی کوفرە بە یەک دەم لەمعەیەکیدا 1441 ئەمڕۆ دنیا چراخانە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا و لە سوورەتی قەلەمدا سوێن بە پێنووس و بەو دێڕانەش ئەخوا کەوا قەڵەم ئەیان نووسێ. ئەمە چ ڕێز و بەها و بایەخێکە بۆ ئەهلی زانست و زانایان. یا لە شوێنێکی دیکەدا بەسەر سوڕمانەوە دەفەرمێت کەوا هیچ کاتێ زانایان و خوێندەواران وەکو خەڵکانی نەزان و عەوام نین و هیچ کاتێ ناکرێت بەراورد بکرێن. لە ژیانی پڕبەرەکەتی 13 ساڵەی شاری مەکەی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا بووە باشترین قوتابخانە و مەدرسە و فێرکار و ئاراستەکاری هاوڵە بەڕێزەکانی. ئەتوانین بڵین ماڵی ئەرقەمی کوڕی ئەبیل ئەرقەم باشترین وێستگە و مەدرسە و قوتابخانە بوو بۆ پێگەیاندن و بنیادنانی کۆمەڵێ لە یارە بەڕێزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە پێوقەدەمی مبارەکیشی دەگاتە شاری مەدینەی پیرۆز. خێرایەکێک لە هاوڵە بەڕێزەکانی بە ناوی زەیدی کوڕی سابیت دەنێرێت تا فێرە زمانی عیبری جوولەکەکان بێ لەلایەکەوە لە فاک و فیک و پلان و تەڵەکە و خراپەیان ئاگادار بێتەوە لەلایەکی دیکەشەوە بۆ دانووسان و ڕێکەوتن و بانگکردنیان بۆ ئاینی خوا سوود لە زمانی جوولەکەکان وەربگرێن. ئەم کاریگەریە جوان و خۆڕسکەی زانست و زانیاری ئیسلامە بەسەر زانایانی کوردەوە کە شاعیرێکی خواناسی وەکو حاجی قادری کۆیی بە ڕەحمەت بێ دەفەرمێ حەدیسی ئەوە نەبی الئەمین اطلبوا العلم ولو بالصین. یا پیاوێکی دانشمەند و ئاقڵی وەکو مەلای گەورەی کۆیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ساڵانی بیستەکانی سەدەی ڕابردوودا لە نێو ئەو کۆمەڵگە پیاو سالار و ئەو کۆمەڵگە کەوا هیچ بەهاو ڕێزێکی بۆ ژندانە ناوە و خوێندنی ژنی بە عیب و قەدەغە و حرامزانی وە نەجیبەخانی کچی دەنێرێتە بەر خوێندن و دەڵێ هەر کەسێتانە و تەشەر و ئەو شتانەی پێوتی یاگوتی حرامە بڵێ باوکم لەبارەی حرام و حەڵالی ئاینی خواوە لە ئێوە شارەزاترە و هیچ گوێ بە قسەی خەڵکی مەدە. بۆیە دەبینین سەرنجام تاکە کەسێک کەوا زۆر کاریگەری هەبوو لەسەر نووسینەوە و پاشتر بڵاوکردنەوەی تەفسیرە بە پێزەکەی مەلای گەورەی کۆیە خاتوو نەجیبەی خوێندەواری زمانی ساڵانی بیستەکان بووە. بۆ قسەکردن لەسەر بایەخ و پێگە و گرنگی زانست و زانیاری لە ژیانی پێغەمبەری خوا کە ئێمە ئێستا لە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خواداین و چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم توانی کۆمەڵگەیەکی دواکەوتووی نەخوێندەواری تا وەکوڵێ تا سەر ئێسقان ڕۆچوو لە گوناه و تاوان و ستەم و جەهالەت و دواکەوتوی تاریکی توانی ببێتە مەشخەڵ هەڵگر و ژیلەمۆ هەڵگر و فریاد ڕەسی بەشەریەت و بە زانست و زانیاری چرای ڕێگەی مردم ڕۆشن بکاتەوە. بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانکخوازی ئیسلامی کردو. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونی. سەلامەتتان هەدەستان. مامۆستا با بچینە خزمەتی قورئانی پیرۆز. قورئانی پیرۆز چ پێگە و بایەخێکی بۆ زانست و زانیاری و خوێندن داناوە؟ والله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. صلاة إخوة همولا يكبي ودس خوشي بو جنابت ديارة حقي خويتي كإما مانجي مولود بو شوازيات كينه لدايك بوني بيغمبر عليه الصلاة والسلام يعني لدايك بوني بيامك شكا بيغمبر إخوة عليه الصلاة والسلام وكو مروفيك بو قل إنما أنا بشر بەڵام لەدایکبوونی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام کە گەورەترین گۆڕانکاری لە ژیانی مرۆڤایەتی هاکردووە، یعنی لەدایکبوونی
علم لە دایکبوونی خوێندن و خوێنەواری. جا پەیامی ئیسلام کاتێک خوای پەروەردگار ناردوێتی لە کاتێکا بووە کە خوا ڕقی گرتووە لەسەر زەوی تێکڕای، وەکو لە فەرموودە سەحیحەکەیە فەرمێ خوای پەروەردگار ڕوانیە سەر زەوی پێش ڕەوانەکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە عەرەب و عەجەمەوە خوای پەروەردگار ڕقی لە هەمویان گرت، چونکە ئەوەندە چۆنە لە لووتکەی خراپەیە بوون، ئەوەندە خراپە و گوناه و تاوان زۆر بووە. خوای پەروەردگار ویستی دەرویەکی خێر لەم خەڵکە بکاتەوە، پەیامێکی خۆی بنێرێ، ئەم خەڵکە کارێک بکەن کە لەم جەهالەت و نەزانی و نەفامیە دەرچن لە ناو هەزاران بابەتە و لە ناو هەزاران ڕەوشتی جوانی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام. دەستپێکی پەیامی ئیسلام هەڵبژاردننی وشەی ئیقڕەئە. ئەمە بۆ خۆی کۆمەڵێک واتای زۆر گرنگ لێرەیە هەیە. 5 ئاەتی ئەوەڵی ئیسلام بۆ باسی ئیقڕەء دەست پێکە لە کاتێکە ئەم خەڵکەی کە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بێتە پێغەمبەریان نەخوێنەوارن و لە حەدیسی صحیحا خۆی فەرمێن ئینە ئومەتون ئومیە، ئەو خەڵکە نەخوێنەوار بوو نەیانزانیوشن، بۆ خوای پەروەردگار دەستەواژەی ئیقڕەء دوو جار دووبارە ئەکاتەوە لەو 5 ئاەت هەیە. دوایی بۆ لە ناو عیلمە هەڵبژاردننی ئیقڕەء دیارە عیلم وەسائلی زۆرە، مەرجنی ئینسان هەر بە خوێندنەوە فێری عیلم بێ. جاری وایە کەسێک نابینایە و عالیمیشە ئەوە لە ڕێگەی ترەوە فێر، بەڵام باشترین ڕێگە بۆی فێری ئینسان فێری عیلم بێ بریتێ لە خوێندنەوە لە کتێب و ئەوەی بە قەڵەمەی نووسێ. ها ئێستا لە ناوەندەکانی خوێندنە نووسین کەم بۆتەوە، تووشی قەیرانی زانستی بووین لە وڵاتی ئێمە، خەڵکی نازانێ بنووسێ، تەلەبەی زانکۆ تەلەبەکانی کۆتایی خوێندن بڵین مەرحەلەکانی ئامادەی پۆلی 11 و 12 نازانن بۆ کێشەکە چییە؟ هەموو شتەکانیان بۆ بە هەڵبژاردن ئەو ئیقڕەء و ئەو قەڵەمەی کە خوای پەروەردگار باسیەکە لە دەست درراوە. هەر کەسێک بێوێت گۆڕانکاری لە ژیانی خۆیان بکە، لە ژیانی دەوروبەریان بکە و هەرچی قەیرانی دنیا هەیە چارەسەری کابێ بگەڕێتەوە بۆ ئیقڕەء. هەر کۆمەڵگایەکی دواکەوتوو بەداخەوە لەو سەرژمێریانەی کە کراوە لەم دوایە وڵاتی موسڵمانان 137یان نەخوێنەوارن. ئەوە بەڕاستی زۆر کێشەیە، یعنی هەر نازانن بخوێننەوە. وڵاتێکی وەکو کوبا نەخوێنەواری تیانە ئەڵێن بە تایبەتی 15 بۆ 30 ساڵ ئەو تەمەنە کە بڵین دراسەکە لەو تەمەنەیە کراوە. ئەمە بەڕاستی حەقی خۆیەتی ئێمە مراجعەیەکی خۆمان بکەین هەموو موسڵمانەوە بین ئەم یادی لە دایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاوا لێ بکەین. ئایا کە ئێمە یادی لە دایکبوونی پێغەمبەرەکەینەوە صلی الله علیه وسلم لەکوێی پەیامەکەی ڕەسوڵ اللهین عەلەیهی سەڵات وسەلام. جەنابەت فەرمووت لە قورئانە چۆن باسی علم کراوە، لە قورئانە وەکوتم جارە دەستپێکی قورئان و پەیامەکە بە ئیقڕەء. ئەم جار لە قورئانی پیرۆزە 779 ئاەت باسی زانست و زانیاریە. کاوە دواتر ئەکرێت لە میانەی قسەکانە هەندێک لەو ئاەتانە بخوێنینەوە و لە کتێبی فەرموودەیە بەس لەنەوە کتێبە دیارەکەی فەرموودەیە کە پێڵێن کتوبی 9 زیاد لە 5000 جار وشەی عیلم هەیە. زیادە ئەگەر کەسێکەر بگەڕێ ئێستا ئاسانە لە مۆبایلەکەیە لە کۆمپیوتەرەکەیە بەحسێک بکە لەو نۆکتێبەی فەرموودە صەحیحەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زیاد لە 5000 جار خوای پەروەردگار پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی زانست و زانیاری کردووە. بەس لە بوخاریە زیاتر لە 300 فەرموودە هەیە دەربارەی گەورەی زانست و زانیاری. ئەمە هەموو ئەومان پێڵێن کە دینی ئێمە دینی خوێندن و خوێنەواریە و ئەبێ ئەو یادەیش ئاوها بکرێتەوە. ئێمە لەکوێی ئەم دینەیان و لەکوێی ئاستی علمیەکەیان بەڕاستی، یعنی بەداخەوە ئێمە لە زۆر وڵاتی موسڵمانان وەکوتم زۆر دواکەوتوین بە بەراورد لەگەڵ وڵاتانێکە کە باوەڕیان بە پەیامەکە نییە. ئەوە بۆ یەوای کردو ئەوان پێشکەون ئێمەیش دوا بکەوین. بەڵێ زۆر باش مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی پڕبەرەکەتی خۆیدا چۆن ئەم مەشخەڵەی هەڵگرتووە، چۆن بۆ نمونە توانیوێتی زانست و زانیاری پەخش بکاوە بێتە مامۆستایەکی باش بۆ شوێن کەوتوەکانی. بەڵێ دیارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرەتا کە بانگەوازەکەی دەست پێ کردووە لە شاری مەککە ئەو 13 ساڵە زیاتر جاری خەریکی ڕاستکردنەوەی بیر و عەقیدەی خەڵک بووە. بەڵام هەر لە مەککەیشا خوای پەروەردگار پێی فەرمووە ئەعرض عن الجاهلین، هەر لە سوورەی ئەعرافە هەر لە مەککەیە خوای پەروەردگار فەرمانی کردووە ئەم پەیامە ئەبێ پشت هەڵکا لە جاهیل و نەزان و نەخوێنەواری. ئەگەر چی جاهیل لە قورئانە دوو مانای هەیە، ینی بۆ دوو دەستەواژە بەکاردێن، بە مانای نەخوێنەوار دێ و بە مانای کەسێکی ئەزانێ و کاری پێ ناکا.
بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر لە ساتەوەقتی بوون بە پێغەمبەری وردە دەستی کرۆ بەم بانگەوازە و ئەم جار سەحابەی زۆر ئەوانەی کە هاتوون زۆر لێبڕاوانە شتیان لەبەر کردووە. یەک تێبینیەک کە پێویستە ئاگداری بین خەڵکی عەرەب نووسینیان کەم بووە بەڵام زاکریان زۆر بەهێز بووە. یعنی پیرێژنێکی توانیوێتی یەک سوورەتی 100 ئاەتی بۆ بخوێنرێتەوە یەک جار گوێی لێگرێ بەدڵ یەکسەر لەبەریکە. ئیعتیماد لەسەر زاکرە بووە. تەنانەت پێش هاتنی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام خوێنەوارەکان نەیانوێراوە قەڵەم گرنە دەستیانەوە وتویانە عەیبە قەڵەمت پێ بنووسی. پشتبەستنی خوێنەوارەکان لەسەر زاکرە بووە. بۆیە کەمتر وا بۆ نووسینیان هەبێ. ئەکرێ ئەوەی هەر کە خوای پەروەردگار باسی قەڵەم و سوێن خواردن بە قەڵەم لە سەرەتای داعوەوە خۆ سوورەی قەلەمیش هەر لە سوورەتە سەرەتایەکانی مەککەیە بڵێن ئەکرێ هەموو ئەوانە ئاماژە بێ بۆی کە گرنگیەک جارێکی تر بە قەڵەم بدرێتەوە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر لە مەککەوە گرنگی داوە بە خوێنەوارەکان. خەڵکێکی کردووە بە خوێنەوار دواتر کە چۆن ئەڵێ بەردی بناغەیەکی دروست کردووە لە مەدینە زیاتر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام موەسسەسەی تەعلیمی دامەزراندووە. ئەوەی کە پێوترێت دەستگای خوێندن و خوێنەواری. موەسسەسەی تەعلیمی لە سەرەتاوە لە مزگەوتەکانە بوو. ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ ڕەزای خوای لێبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئەصحابیش دوای مردنیش هەموو بەیانیەک کە نوێژیان کردووە لە دوای نوێژی بەیانی جەلسەی علمی هەبوو لە ناو مزگەوتەکانە. ئەو مزگەوتە گەورانە کە هەبوو ئێستەیشی پێوە بێ لە زۆر وڵاتە ئەوە هەر ماوە ئەو دیاردە. یەکەم دەستگای زانستی لە ئیسلامە لە مزگەوتەوە دەستی پێ کردووە. ئەیش کرێ بڵین پێشتر ئەگەرچی ئەوەکو دەستگایەکی ڕەسمی نەبووە ماڵی ئەرقەم چکە لە ماڵی ئەرقەمە خەڵکی فێری خوێندن و خوێنەواری کراوە. ئەگەرچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ئەوڵەوە تەرکیزی لەسەر لایەنی عەقیدە و تەوحید و یەکتاپەرستیەکە بووە بەڵام لەگەڵ ئەوەیشا لایەنی خوێندن و خوێنەوارەکەی فەرامۆش نەکردووە. زۆر باش مامۆستا بێگومان کۆمەڵی خەڵک هەن پێی وایە تەوە ئیسلام لە کۆمەڵێ علمی ئیسلامی و شەرعیدا کورت کراوەتەوە و نابێت لەمە بەدەر تۆ هیچ هانا بۆ هیچ زانست و زانیارێکی تری سەردەم بەری. ئەو نمونەی کە بەگەشتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە پێشەکە ئاماژەم پێ کرد کە یەکێک لە هاوڵانی دەنێرێ بۆ ئەوی فێری زمانی بێگانە ببێ کە لە ئێستا ئێمە توانین بڵێن زمانی عەرەبی بێ زمانی ئینگلیزی بێ زمانێکی دیکە بۆ ئەوەی ئێمە هەم ڕێگەی خۆمانی پێ ڕۆشن بکەینەوە. ئایا لە ئیسلامدا چەق بەستوییەک هەیە کە هەر پێویستە ئێمە تەنها قورئان و حەدیث فێر ببین یا بۆونە دەرگا واڵایە بۆ ئەوەی مرۆڤ ڕێگەی خۆی و خەڵکیش ڕۆشن بکاتەوە پێویستە شتی تریش فێر ببێ؟ نە لە ئەو 700 ئاەتەی قورئان و ئەو 5000 فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئیلا حاڵەتی زۆر نادر نەبێ ئەجینا علم بە نەکیرەیی هاتوو من سەلەکە طەریقا یەبتەغی فیه علما. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەس ڕێگەی بگرێتە بەر فێری زانستێک بێ. زانست لێرە نەکیرەیە یعنی نادیارە چییە علمەکە. هەر علمێک سوودی بۆ دین و ژینی مرۆڤایەتی هەبێ هەر کەسێک بیخوێنێ و خزمەتی پێ بکە ئەو ئاەتانەی قورئان و ئەو فەرمایشانەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێ کردو بە مەرجێک دڵسۆز بێتیایە و نیەتیشی پاک و چاک بێ. بەڵام من قەناعەتم وایە ئەگەر موسڵمانان بەباشی لە قورئان و حەدیث تێ بگەن ئەو کاتە وەکو مامۆستا نەدەویە فەرمێ زەعامەی تەعلیمی شەکەوێتە دەست موسڵمانان. ئەڵێ ئەگەر موسڵمانان ئێستا بیانەوێ سایە و سێبەریان بۆ دروست بێ ئەبێ سەر لە نوێ هەوڵدەن زەعامەی تەعلیمی یعنی ئەوەی کە لە وڵاتە دەستگای زانستیە بەدەست موسڵمان و خەڵکی چاکەوە بێ ئەو کاتە وڵات پێشەکەوێ. ئەبێ موسڵمان هەوڵ با دوای دەعوە و بانگەوازەکەی زۆر تەرچی کاتەوە سەر لایەنی تەعلیمی. ئەو کاتە توانە جارێکی تر وەکو مامۆستا ئەفەرمێ جارێکی تر سەروەری و سەرداری دنیا بکەوێتەوە دەستی. یعنی هەر ڕێکخراوێک هەر حیزبێک و هەر سەنتەرێک هەر لایەن و جیهەتێک بیەوێ پێشکەوێ وەکو موسڵمان ئەبێ زۆر گرنگی بە لایەنی خوێندن و خوێنەواریمە. بۆیە ئێستا من وا هەستەکەم ئەو شەڕ و شۆڕە زۆرەی کە هێنراوەتە بڵین شەرق الئەوسەتەوە یەک لە هۆکارەکانی بۆ ئەوەیە کە خەڵکی بیری خوێندن و خوێنەواری نەمێنێ و ئەوەشی کە زۆر خوێنەواری و ئاستێکی هەبێ 2000 دکتۆری عێراقی لە بەریتانیا ئێستا بەس لە بەریتانیا 2000 طبیبی چاچی عێراقی لە بەریتانیا ئێستا خزمەتەکەن لەوێ. ئەمانە بۆ ڕایان کرد بۆ هەڵاتن لەبەر شەڕ و شۆڕ لەبەر کوژراون ئەو توێتی ئەمە شیعەیە بیکوژا و توێتی ئەوە سونیە بیکوژە. ئەم شەڕ و شۆڕەکە هاتووەتە وڵاتی موسڵمانانەوەی کردەوە وڵاتان نەمێنێ خوێنەوار لە وڵاتی موسڵمانان نەمێنێ و موسڵمانانیش سەرقاڵی کۆمەڵێک شتی لاوەچی بن کە ئەسڵی مەسەلەکە کە بریتە لە خوێندن و خوێنەوارەکە بیریان چێتەوە.
بەڵێ مامۆستا تا چەند پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێی گرتووە لەوەی کە خەڵک ئەوامانە شوێنی دین بکەوێ هەر لە خۆیەوە بڕیار بدایان بۆ من هەر لە خۆیەوە دینداری بکە ئەو بەسەراتەی کە لە جەنگێکدا کابرا نەزیفی بەرە بێ و دوایی تووشی ئەوە جۆرە لەوە بێ کە دا ئەڵێ ئایا من تەیەمومکردن بۆ هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بەلایەن ناخۆشە دەفەرمێ ئەی بۆچی پرسیارتان لە زاناکانتان نەکرد مەبەستمەوەیە زۆرجار خەڵک هەر بە نەزانی دوای شتێ ئەکەوێ یان بە منە بەبێن زانست و زانیاری هەر لە خۆی عیبادەتێ بۆ خۆی داهاتاشێ و ئەیکاری چۆن پێغەمبەری خوا لە ژیانی خۆیان صلی الله عليه وسلم ڕێی لەم دیاردەیە گرتووە. یەک لەو تاوانە گەورانەی کە ئیبن قەییمە فەرمێ ئەساسی زۆرێک لە تاوانەکانە کە لە سوورەی ئەعرافە خۆی پەروەردگار باسیەکە خوا فەرمانەکە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە کۆمەڵێک شتی زۆر ناشرین دژایەتی بکە یەک لەوانەوە ئەن تەقولوا عەلە الله ما لا تعلمون ئینسان لە دینی خۆیان شتێک بڵێ و علمی پێ نەبێ ئەمە یەکێکە لە تاوانە زۆر گەورەکان و پێشم وابێ ئێستا خەڵک زۆر بە ئاسانی لە مەسەلەی دینا قساکە ئەو بەڕاستی زۆر مانزەرە لێ کردووە کارێکی خراپە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوعای کردووە لەو سەحابانەی کە چوون پەیامی پێغەمبەر سەرخەن لە جەنگەکەی ئەوەی کە جەنابەت باسیەکەی لەو جەنگە یەکێکیان سەری بریندارە بێ پرسیارەکە ئەڵێ با تەیەموم کەڵێ نە کە لەشی گرات ئەبێ ئەڵێ با تەیەموم بکەم ئەوانیش ئەڵێ مادام تۆ توانی ئاو بەکاربێنی خۆت بچۆ کە خۆی شۆردەوە مردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی قەتەلوه قەتەلەهم الله یعنی هۆکاری کوشتنەکە بۆ فتوى خراپەکەی ئەمان گەڕاوەتەوە فەرمی ئەو سەحابەیان کوشت خوا بیان کوژێ یعنی دوعای لیان کردەوە ئەلا سەئەلوا إذ لم يعلموا أي إذا لم يعلموا إنما شفاء العي السؤال فەرمی بۆ پرسیاریان نەکرد چونکە چارەسەری جەهل و نەزانین بریتیە لە پرسیارکردن جا لە ڕوانگەی ئیسلامەوە خەڵکەکە دوو جۆرن یا خۆی علمی پێیە ئەهلی علمەکە ئەوانە زۆر کەمە بن و ڕۆژ بە ڕۆژیش کەمە بن و یان ئەبێ پرسیارکە فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون ئەگەر ئینسان خۆی نەیزانی فەرزە لەسەری پرسیارکە. زۆر باش مامۆستا فەزلی زانست و زانایان چۆن لە فەرموودە و لە قورئاندا فەزلی زانست و زانایان ئەو کەسانی کە هەڵگری زانست و زانیاری لە کۆمەڵگەدا باس کراوە و چۆن هانیان دراوەکەوە هەر بەردەوام بن و ئەو ڕێگەیە بگرنە بەر. ئەو کەسێک کە خەریکی خوێندن و خوێنەواریە باشترین کار ئەنجامەدا لە ڕوانگەی ئیسلامەوە و شوێنکەوتەی ڕاستەقینەی پێغەمبەران عەلەیهیمو الصەڵات وسەلام خەڵکی خوێنەوارن. پێغەمبەران هەمویان صفەتی علمیان هەبوو علەمە ئادەمە الأسماء كلها دەربارەی یعقوبە فەرمیەوە إنه لذو علم لما علمنا و دەربارەی موسا فەرمی عەلەیهی السەلام ولما بلغ أشده واستوى آتيناه حكما وعلما هەموو پێغەمبەران صفەتی علم و خوێنەواریان هەبووە بۆیە توانیانە گۆڕانکاری بکەن و پێغەمبەری ئێمەش عەلەیهی الصەڵات وسەلام خوای پەروەردگار پێیە فەرمێ وعلمك ما لم تكن تعلم وكان فضل الله عليك عظيما و پێیە فەرمێ وقل رب زدني علما. ئیبن حەجەر قسەیەکی خۆشیە لە دەربارەی ئاەتە ڕەنگ بێ زۆر جاریش باس کرابێ ئەفەرمێ هەموو قورئان بگەڕێ شتێک نییە خوا بە پێغەمبەری وتبێ بۆم زیادکە عەلەیهی الصەڵات وسەلام جگە لە علم کە ئینسان هەتا علمی پێبێ بێکێشە ئەبێ و لە ئیسلامە ئەوەی کە ئیسلامی سەرخستووە بە درێژایی مێژوو ئەم 15 سەدەیە دوو شت بووە علم و جیهاد. بەڵام بە گەڕانەوە بۆ قسەی سەحابە و تابعین علم گرنگتر بووە لەلایەن لە جیهادەکە معنای وانێ بڵێن جیهادە هەردووکیان کردەوە بە هەردووکیان توانێ. حەسەنی بەسڕی فەرمێ یوزن مداد العلماء بدماء الشهداء فيرجح مداد العلماء لە هەندێک کتێبە ئەڵێن ئەمە حەدیثە بەس ئەمە قسەی حەسەنە حەسەنی بەسڕیە ئەفەرمێ ئەو مەرەکەبەی کەزانا پێێنووسێ لە قیامەتە ئەخرێتە سەر تای تەرازوو لەگەڵ خوێنی شەهیدە مەرەکەبەکەی ئەم بەهێزترە لە خوێنی شەهیدەکە. ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ لموت ألف عابد قائم الليل صائم النهار أهون من موت عالم بصير بحلال الله وحرامه. ئەفەرمێ مردنی هەزار خواپەرستی چاک ئەوانەی بە شەوا شەو نوێژەکەن بە ڕۆژا بە ڕۆژوون لای خوا ئاسانتر و سوکترە لە مردنی زانایە کە ئاگای لە حەڵاڵ و حەرام و شەرعی خوای پەروەردگارە یعنی ئەوەی کە پێوترێ بەرچاوڕوون. ئیمامی عەلی ئەفەرمێ العالم أفضل من الصائم القائم المجاهد. ئەفەرمێ خوێنەوار لە لای خوا زۆر باشترە لە کەسێک بە شەوا شەو نوێژەکە طبعا کە خوێنەوار بێ ئەمانەی شەکا خۆی دوایی ناکرێ خوێنەوار ئەمانە نەکا. ئەفەرمێ زۆر باشترە لای خوای پەروەردگار لە کەسێک بە شەوا شەو نوێژەکە بە ڕۆژا بە ڕۆژۆ خەریکی جەنگ و جیهاد و خەباتکردنیشە بۆ سەرخستنی دینی خوای پەروەردگار. لای خوای پەروەردگار ئەمە زۆر بەڕێزترە. دوای خوای پەروەردگاریش بە سروشت ئێمەی وا دروست کردو هەموو مرۆڤێک ئەتوانێ فێری خوێنەواری بێ. بەداخەوە ئێمە زۆر برامان هەن
کە بڵین چوونەتە ئەو 40 ساڵیەوە ئەڵێن ئێمە تازە تەواو ئەوە زۆر هەڵەیە ئەوە یەکێکە لە هەڵەکانی عالەمی ئیسلامی چونکە ئێمە زۆر زانامان هەبوو ژیاننامەی بخێنەوە زانای گەورە مجتەهید عالم مفتی ژیاننامەی بخێنەوە لە دوای 40 ساڵی تەوبەی کردووە یعنی تا 40 ساڵی هەر موسڵمانی باشیش نەبووە لە دوای 40 ساڵی تەوبەی کردووە و باش لێ بڕاوە بۆ خوێندن و خوێنەواری و سەرکەوتووە ئەبوو هورێرە لە ناو سەحابەیە لە ساڵی حوتی کۆچیان موسڵمان بۆ باشە ینی 3 ساڵ لەگەڵ پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات و سەلام 20 ساڵ دوای ئەبوو بەکر موسڵمان بووە بەس لە ئەبوو بەکر عالمتر بووە بعضێک زانا فەرمون لە ڕووی حەدیث جێڕانەوە لە ئەبوو بەکر عالمتر بووە لە هەر چوار خەلیفەکە زیاتر حەدیثە بۆ چونکە ئەم 3-4 ساڵە تەواو لێ بڕاوە بۆ شتەکە بۆیە هەر کەسێک بێ فێری هەر علمێک بێ لەم دنیاە ئەوەی ناوی علم بێ چی ئاسمانی بێ کە ئێمە ناومان ناوە زانستە شەرعیەکان ئەگەر چی بەعزێک زانە ئەو ناوەشیان پێ باش نییە چونکە زانستی تر ناشەرعی نییە بڵێن زانستە ئیسلامیەکان ئەوەی سەرچاوەکەی قورئان و سونەتە چی ئەو زانستانە بێ کە بۆ دنیاین پیان وترێ العلوم الحیاتیە ئەو زانست و زانیارێن پەیوەندی بە دنیای خەڵکیشەوە هەیە ئەمەیش فەرزە موسڵمانان باش تایە شارەزا بن خۆ ئەوە ئێمە دیارە دەرفەت نییە لێرەیە باسیکەین ئەجینا ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ئەو زانستانەی کە خەڵک پێویستیانە داهێنەرەکەی یعنی داهێنەرەکەی مبدیعەکە یا موسڵمان بووە یا لە پێش ئیسلامە هەبووە بەڵام موسڵمانان چاکیان کردو ئێتر ئەو زانستی پزیشکیە ئەندازیاریە چیمیایە فیزیایە جوگرافیە فەلەکە هەر ئەوانە هەر کامێکیان ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ڕاستەقینەکە بگرە ئەو کتێبانەی کە موسڵمانان نووسیویانە بە تایبەتی لە سەردەمی عەباسیەکانە ئێستا هەمویان سەرچاون لە غەرب و ئەوروپایە کە ئەخوێنرێ مامۆستا ئەم هەموو گرنگی و بایەخ و ڕێزگرتنەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و قورئان و پەیامەکەی لە زانایان و لە زانست تەنانەت لە شەهیدبوونی بۆ منە چەند سەحابەیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەوەیان بۆ منە زووتر دفنکەن یان نوێژی لەسەر بکەن کە زاناتر بۆ قورئانی باشتر لەبەر بۆ یا لە پێشنوێژیکردنی موسڵماناندا بەڵام دەبینین دوای کەمتر لە سەدەیەکیش هەر خەڵکێک بە ناوی ئیسلامەوە دێ پیاوانێکی وەکو ئەبوو حەنیفە و عیزی کوڕی عەبدولسەلام و سەعیدی کوڕی موسەیەب و ئیبن تەیمیە ئەمان دەکەنە زیندان و خۆشیان بە خەلیفە و دەمڕاستی موسڵمانان زان بۆچی ئەم کاریگەریە ئاوا بەو شێوەیەی لێ هات و بۆچی زانایان کەوتنە بەر پەلامار و هێرشی خەڵکانێکەوە کە خۆیان بە خەلیفە و دەمڕاستی موسڵمانان زان بەستم ئەوەیە ئێمە لەم سەردەمەشە هەر دەبینین خەڵکێک بەنا لەژێر ئاڵای ئیسلامدا بۆ منە دژایەتی زانایانەکە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بۆچی ئەم کاریگەری ئاوا گۆڕانکاری بەسەر هات ئەو فکرە چەوتانی کە دروست بوون بە تەحدید لە ساڵی 36 کۆچیەوە ینی لە زمانی نیوەی خلافەتەکەی ئیمامی عوثمانەوە کە ئێتر ڕەزای خوای لەبێلەوە بەولاوەکە ئێتر فیتنە دروست بوو ئەوانە ئەو تاقمانە کە دروست بوون هەندێک جار کاریگەریان هەبووە لەسەر خەلیفەکان بەڵام یەک تێبینیش بزانین تاوەکو 1924 کە ئەخیر خلافەتی ئیسلامی بووە ئەم خەلیفانێک بە درێژایی تەمەنیان کامیان زۆر گەندەڵ و خراپ بوو بێتن زۆر لە ئێستا باشتر گرنگی داوە بە زانست و زانیاری یعنی ئەمەجاری وا بۆ خەلیفەکە معتەزیلە بووە بۆ مەمون معتەزیلە بۆ کوڕی هارون ڕەشید کە ئەمانە لە هارون ڕەشید خۆی تا 170 بۆ 194 کۆچی حکمی کرۆ باشە لە دوای ئەو مامون کە هاتووە بۆ بە معتەزیلە ئەوەندە معتەزیلە شتەکانیان بەهێز بووە طبعا معتەزیلە فکرێکی خراپ بووە بەڵام شتەکانیان ئەوەندە بەهێز بۆ کاریگەریان لەسەر ئەو دروست کردەوە بۆی ئەو هاتۆ دژایەتی ئیمامی ئەحمەدی کردو دژایەتی شافعی کردو دژایەتی ئەو زانانەی کردووە نەک لەبەر عیلمەکەیان خزمەتی کردوون لەو ڕۆوە بەڵام لەبەروی لەو فکرەیە هاوڕای ئەو نەبوون و توێتی ئەمە کێشەم بۆ دروستەکە با زیندانی کەم ئەنا کێشەی خەلیفەکان لەگەڵ زاناکانە لەبەر ئەوە نەبوو ئەم زانایە خەریکی زانستە چونکە هەموو زانایەک تاکۆ تا خەلیفە باشترین موچەی هەبوو لە دەوڵەتە بگرە ئەو خەلیفانەی کە هەوڵیان داوە زۆرترین چاکسازی بکەن بۆ 6 سەدە ئێمە لە ئەندەلوس حکممان کردەوە هەر لە زمانی ئەمەوەکان دەوڵەتێکیاندا مەزراندوە 6 سەدە بڕی کردووە ئەوەی کە زۆر وریا بوو بێ کە لە ئەندەلوس حکمی کردووە وەڵامی ناردۆ بۆ عالەمی ئیسلامی چێ زۆر زانایە بابێ بۆ لای من باشترین موچەی بۆ بڕمەوە یا هەر کتێبێکە دیارە کاتی خۆی بە دەستخەت کتێب نووسراوە هەر کتێبێکە نووسرا بێ بەعزێک جار ئەو خەلیفەی کە دژایەتی هەندێک زانایی تری کردو و تێتی کتێبێک بنووسە کە پێش ئەو کتێبە بەو شێوازەت جوانە نەنووسرابێ بە قورسایی کتێبەکە ئاڵتون وەرگرە ئەمانە هەموو هەبوون لە کاتێکە هەندێک زانای تریش لە زیندانە بوون کردنە زیندانی هەندێک زاناوە لەبەرەوە نەبوو ئەم زانایە خەریکی زانست و زانیاری بوو لەبەرەوە ئەم زانایە موقفی هەبوو لە شتێکە کە لە دەوڵەتا گەندەڵی بۆ توێتی نابێ و گەندەڵی هەبێت
نەک لەبەرەوە بێ ئەم خەلیفەیە دژایەتی زانست و زانیاری بکە. ئەیش کرێ حاڵەتی وایش هەبوو بێ بێگومان بەدایبەتی گەندەڵکار جاوەچی مسلمان بێ یا غەیرە مسلمان بێ زۆر ڕقی لە خوێندن و خوێنەوارە. ئێستا خەواریجیش وا بوون، ئێستش کە فکرەی خەواریج لە عالەمی ئیسلامیە ماوە زۆر ڕقیان لە خەڵکی خوێنەوارە. ئەوانی تریش خەواریجە، مرجئەیە، معتەزیلەیە، شیعەیە، هەر کەسێک لەم تاقمانە کە هەبوون لە عالەمی ئیسلامیە زۆر ڕقیان لە خەڵکی خوێنەوار و ئەهلی عیلم و ئەوانەیە، بۆ چونکە ئەمانە فکرەکەی ئەوان هەڵەوەشێننەوە. گەورەترین تیخیش بۆ ملی ستەمکار و گەندەڵکاران زاناکار و ئەوانن کە وەشیارن. بەڵێ بۆیە ئێستا بینی لە وڵاتی ئێمە حاڵەتەکە کایبی. بەڵێ مامۆستا دەگوترێت دوای وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خاتو عایشەی دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی باوکی 40 دانە ساڵ ئیسلامی پەخش کردووە. ئیمامی ئەوزاعی فەرمێت تا 17 ساڵی هیچ مامۆستایەکی پیاوم نەبوو هەر ئافرەت دەرزی پێوتم، یا ئیمامی شافعی. تا ئێستاش لە ساڵانی 90ەکاندا خەڵکانێک هەمون بە ناوی ئیسلام و لەژێر پەردەی ئیسلامدا پێیان وابوو خوێندنی ئافرەت شتێکی حرامە و نابێ بە هیچ جۆرێک کچ بچێتە خوێندنگە و کچ تەنها بۆ پەروەردەکردنی مناڵ و ئەم شتانە هاتوواتە دەبیستویانە ئافرەت هەر بە نەزانی و بە ئەوە شوێنکەوتی پیاو بێ و پیاو سالاری زاڵ بێ بەسەریە. لە ئیسلامی پیرۆزدا هیچ جیاوازیەک لە نێوان خوێندنی ئافرەت بە ڕێگەی خۆی و بە میکانیزمی خۆی هەبووە لەگەڵ خوێندنی پیاودا؟ نەخێر. بە پێچەوانەوە طلب العلم فريضة على كل مسلم ئەوە نێر و مێشەگرێتەوە. لە بەعزێ ڕێواتە مسلمێشی بۆ زیاد کراوە بۆ ئەوە بۆ کە ئەو دژایەتیە نەمێنێ. دواتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو کۆڕانەی کە هەی بووە زۆربەی کتێبەکان بخوێنەرەوە، کۆڕ و مەجلیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئافرەتانیش ئامادەی بوون، لەگەڵ ئەوەیشان ڕۆژێکی تایبەتیش بۆ خۆیان هەبووە کە ڕۆژی پێنجشەمان یا چوارشەمان بووە. یعنی ئافرەتان لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دواتریش لە زمانی ئەمەوەکانیشا عەبدولمەلیکی کوڕی هیشامی کوڕی عەبدولمەلیک لە دیمەشق کە ئەوان بڵێن پایتەختیان لەوێ بووە، عەسران چۆ بۆ مەجلیسی خێزانی دووەمی ئەبوو دەردا کە لەوێ دەرسی وتۆتەوە کە پێی وتراوە ئومو دەردا، لەوێ دانیشتۆ لە خزمەتی سەحیحی کتێبەکانی خوێندووە، کتێبەکانی شەرعی خوێندووە، گوێی لە فتواکانی بووە، زۆر لەو بابەتە هەبوون. ئەمەی ئەم دواییە کە لە عالەمی ئیسلامیەوە بڵاو بۆتەوە هەستەکەم چەند هۆکارێکی هەبوو بێ ئەو بەتایبەت دوای ڕوخانی خلافەت ئەوە دروست بووە کە ئافرەت نەخوێنێ. دیارە هۆکارێکی سەرەکی بڵین ئەوە فکرەی جوولەکەی هاتوۆتە ناو مسلمانان کە ئافرەت نابێ بخوێنێ و ئافرەتە بێ لە ماڵەوە چی و ئەوانە، ئەوە هۆکارێکیان. هۆکارێکی تریشیان هی مسلمانان خۆیان بووە کە سەیریان کردووە ئەم ئافرەتە کە ئەچێتە خوێندن شتی زۆر نامۆدێنێتەوە. مامۆستا عومەر عەبدولکافی یاخوا تەمەنی درێژ بێ ماوە ئەفەرمێ لە سەرەتاوە کە خوێندنی ئافرەتان لە مصرا کرایەوە، ئەو کات کە کرایەوە لە سەرەتای 900ەکانە ئەفەرمێ هەرچی ئافرەت هەیە بە نیقاب و ئەچوو بۆ دەوام و مامۆستاکانیشیان هەموو ئافرەت بوون. ئەڵێ یەک مامۆستایەکیان کرا بە پیا و خەڵکی مصر هەمویان مۆزاهەرەیان لێکرد. دوایی ئەم مامۆسایە بۆیان معلوم بوو کە ئەم مامۆسایە دەسە، یعنی لەلایەن جوولەکە ئەوانەوە نێردراوە، هات وردە وردە قسەی بۆ ئەو خەڵکەکە تا قەنەعەتی پێکردن من وەک برایان وام و چی و ئەوانە خۆ من ناچم دەرسیان پێ بڵێ من کۆمەڵێک ئیشی ئیداری، ئەڵێ دوای کردیان بە 2 پیاو، دوای کردیان بە 3 پیاو، وردە وردەوایان لێکرد خەڵکەکەیش ڕاهات لەگەڵێ. ئەم جاڵێ وای لێ هات تەماشامان کرد هەندێک لە کچەکانمان نیقابیان لاداوە، هەر ئەم فکرەیە کە هاتۆ پێی وترا با بتۆ لە ناو کچای و خۆ ئێمە وەک برات واین و وردە وردەوای لێ کردەوە بەم قسە قۆڕانە، وردە وردە نیقابە پچەکەیان پێ لابردەوە. باشە خۆ لەم شاری شاڵێن لە 50-60ەکانە کە ئەچوویتە بازار ئافرەت بەبێ پەچە نەئاتە بازار. ئەڵێ وردە وردەوایان لێکردن عەبایان پێلادان. دوای ئەڵێ دوای چەند ساڵێک ئەو باڵاپۆشی کە خوا فەرمێ جیلباب باڵاپۆشیە کە لەسەرەوە تا پیک پیانیان کرد بە 2 پارچە، ئەوەی کە پێوترێتە نورەوخەم. ئێتر لە وردە وردەوای لێ هات کە دوای مسلمان بینی چی لێ هات. ئەڵێ بۆیە خەڵکیی مسلمان و زانە وتیان با بە کچەکانتان مەنێرن بۆ خوێندن، ئاوەهایان لێکن لە دژایەتی ئەوەیە بۆ خەڵک کوتی کچمەنێرە بۆ خوێندن. ئەجینا مانایوانە بۆ خەڵکێک زانایەک بڵێ کچمەنێرە بۆ خوێندن و ئەوە بۆیە کەوایان و تۆ بیریان ئەلەمە کردوتەوە. خۆ ئەڵێن شێخی یەکێ لە شێخەکانی دیارەیش کاتی خۆی ئەم قسەی کردووە و توێتی هەرکەس داخل بە مەکتەب بوو لە دنیادا نقطەی سفرە حروفی ئەبجەدی مەکتەب دەلیلە منبەعی کوفرە، بۆ هەستیان کردووە لە ناو مەکتەبە شتانێک بەم مناڵە مسلمانە ناوترێ هەمووی کوفر و بێدینیە. دوای وای لات ئێستا مەکتەب و زانکۆ ئەیبینین کە حاڵەتەکەی چۆنە. مامۆستا عیلم و زانست بۆ ئەوەی نەبێتە دێوەزمە و ئاژاوە و یان بۆ نەبێتە بەڵایە بۆ گیانی مرۆڤایەتی بەچی جڵەوەکرێ. بۆ نمونە زانایانی ئیسلامە فەرموون بە تێکەڵکردنی 2 شت تۆ دەتوانیت بگەیتە حەقیقەت و بوونی خوای گەورە بیش عیلم و
ئیمانە. بەڵێ کاک ئەحمەدی موفتیزادە ڕضا ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هەر زاناکانن لە ئێستادا ئەتۆم دروست دەکەن و هێرۆشیما و هەڵەبجە و ناکازاکی و ئەفغانستان و سووریا ئەمە شوانێکی ئەم شارباژەڕ و کوردستان نەبووە بڕوا ئەم هەموو کوشتارە بکات جەنگی جیهانی یەکەم و دووەم. زانست و زانیاری ئیسلام چۆن جڵەوی ئەکا بە چ شتێک ئەیشێلێ بۆ ئەوەی ماوەی نەفع و ڕووناکی و ئاسوودەی بێ بۆ خەڵک نەک ئەوەی کە بە ملیارەها خەڵکی تیا پێ لە ناو ببرێ هەر ئەویش لە ڕێی زانست و زانیاریەوە. دووشت کۆنتڕۆڵی ئەو بابەتاکەن. یەک اقرأ باسم ربك الذي خلق، خوێندنە بێ بە ناوی خوای پەروەردگارەوە بێ. ناوی خوا یعنی باوەڕبوون بە خوای پەروەردگار، ویژدان و حیا و حرمەت و بەزەی و ئەوەی کە پێی بوترێ جوانەکانی خوا. بەڵێ لەبەرەوە ئەگەر کەسێک ئیمان و باوەڕیە بێ حتمەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێت تێکچوونی ئەرز و ئاسمانەکان لای خوا زۆر ئاسانترە لە کوشتنی کەسێک. ئەم کەسە کە ئیمانی بێت چۆن دەسیتی ئەچێ کە شتێک دروستکە هەزاران خەڵک بەجارێک ئەکوژێ، حتمەن ئەوە نیشانەی لاوازی ئیمانێتی ئەو کەسە یا هەر نەبوونی ئیمانێتی. بۆیە ئەبێ خوێندن بە ناوی خواوە بێ. ئەم ناوی خوا و بیسم الله و ڕەبتکردنی زانست و زانیاری بە ئیمانەوە زۆر زەرورە، بە تایبەتیش وەکەوترێ بۆ ڕۆژگاری ئێستا. دوو ئەبێ خوێنەوار خۆی بڕازێنێتەوە بە ڕەوشتە بەرزەکان. ئێستا خۆخڵەکە لە وڵاتی ئێمە پرۆفیسۆرە باشە، بەڵام عەرەقە خواتەوە، کەس خۆشی ناوێ وە زۆر بە خراپەیش باسەکرێ. بۆ لەبەرەوەی کە ئەمە ڕەوشتی خۆی کەسایەتی خۆی نەپاراست. بۆیە لە ئیسلامە عیلمە بێ ئەخلاق و ڕەوشتیشی لەگەڵا بێ. ئەوەی کە ئیسلامی گەیاندۆتە هەندێک وڵات دوای عیلمەکە بریتی بۆ لە ڕەوشت بەرزی کۆمەڵێک موسڵمانان کە تیجارەت و بازرگانیان کردووە لەگەڵ وڵاتانی دەرەخۆ. هەندێک وڵاتێ ئێستا موسڵمانی زۆر باشیان هەیە، لە ئێمە زۆر باشترن، بەس لە ڕێی هەڵسوکەوتی یەک بازرگانێکی موسڵمانی مستەقیم و دامەزراوە ئیسلامی وەرگرتۆ و دواتریش فێری ئیسلام بۆ ئیسلامشی گەیاندۆتە دەوروبەری. بۆیە خوێنەوارە بێ زۆر ئاگای لەم دووشتە، بێ ئاگای لە عەقیدەی بێ، ئاگای لە ڕەوشتی بێ. جا لە ئیسلامیشە ئەم دوانە عەقیدە پاراستنی خۆت، یعنی فکرەی خۆت بپارێزی لە چەوتی و لە ئینحراف و لە لادان، لەگەڵ هەڵسوکەوت و ڕەوشتت بپارێزی. خوێنەوار نابێ قسەی ناشرین بکە، خوێنەوار نابێ ڕق و بغز و چینەیە هەبێ بەرامبەر بە ئەوانی تر. من زۆرم پێسەیرە بەعزێک مدیر و مامۆستا و فەرمانبەر و ئەوانەی لە ناوەندەکانی خۆیان جنێ وەڵێن بە تەلەبەکانیان زۆر ناشرینە. ئەوە یعنی ناگونجێ لەگەڵ پەیامی مامۆستایەک لە مەکتەبە بە قوتابەکانی بڵێ حەیوان، هەر زۆر شتێکی ناشرینە. بۆیە ئیسلام ئەوێ لەم دوو ڕێگەوە کەسایەتی موسڵمان پارێزراوە بێ، ئیمان و عەقیدەکەی لەگەڵ ڕەوشت و ئاکارێ. چەندێک زانستت هەبێ ئەم دوانە و نەبێ ئیسفادەی بۆ نییە، ئەبێ لەگەڵ عیلمەکەی ئەم دوانش لە هەمیشە زیاکە. ئینەما یەخشە الله من عیبادی العولەما. وەکوتم کەسێک با هەموو قورئانی لەبەر بێ، بەس کە نەهات بۆ نوێژی بەیانیەک جارێک و دوان و دە و بیست و ئەوانە ئیسفادەی نییە بۆی ئەم. زۆر باش مامۆستا محەممەد قوتب بە ڕەحمەت بێ لە زۆربەی زۆری کتێبەکان نیەدا باسیەوە کە ئەوروپا هێندە بۆن چاولی ئەو ڕۆژەڵات و لە وڵاتی موسڵمانان بووە ساڵانە خەڵکێکی زۆری ناردووە بۆ فێربوون، ینی ئەو زانکۆ و عیلم و سەقافەتەی لە وڵاتی موسڵمانانە هەبوو، ئەوروپا هێشتا لە تاریکی و نەزانیا بووە. و پێی وایە کرۆکی ئیسلام کە بریتێ لە عیلم و زانست و ئەخلاقەکەی ئەمان بردویان و لە بریەوە شتە خراپەکانی خۆیان هەرشتووە. دکتۆر محەممەد عورەیفیش خوابی پارێزەیە فەرمێ بەداخەوە ئێستا ئومەتی ئیقرا بووەتە ئومەتی خەو و ئومەتی بێئاگای. بۆچی ئەم مەشخەڵ و ژیلەمەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جبریل دایە دەستیە و ئەویش دایە دەست خەڵکانی شوێنکەوتوی دوای خۆی لە ئێستادا کوژاوەتەوە و ئەوروپا سوود لە عیلم و زانستەکەمە وەرگرە. بۆچی ئەمە بووینەتە ئومەتی نەخوێنەواری وەکو جەنابەت فەرمووی لە ١٣٧ وڵاتی موسڵمان نەخوێنەوار نازان ناوی خۆشیان بنووسن. بەڵێ پێش وەڵامی ئەو پرسیارە وەکو تێبینیەک ئومەتی ئیسلامی چەندێک لە دواوە بێ ناوی هەرمێنێ. چکە خوای گەورە فەرمێتی كنتم خير أمة أخرجت للناس، یعنی ئێمەی موسڵمان چەندێک شەڕ و شۆرمانتیا بێ، چەندێک دواکەوتوو بین، چەندێک دووەلی نامیە بین، هەرچیەک بین ناومان هەرمێنێ و خەڵکیش حیسابمان بۆ ئەکا بێگومان. بەڵام ئەمە بۆ وای لێ هات؟ وەکاری ئەمە چییە؟ یعنی کە موسڵمانان وایان لێ هات چەند شتێکە. یەک دژایەتیکردنێکی زۆری بڵین گاور و جوولەکە، هەر لەو کاتۆی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جوولەکە کەوتونەتە دژایەتیکردنێکی زۆر نامەعقولانە و زۆر پلان بۆ داڕێژراو کە ئەوەیان کردووە. دوو ئەمجار دوورکەوتنەوەی موسڵمانان وردە لە ئەسڵی قورئان و سونەت و دینەکەیان لادان بۆ مەسەلەن خەو بینین و خوڕافیات و داهێنانی کۆمەڵێک بیدعە و چی و ئەمانە شەخص پەرستی و گۆڕ پەرستی و ئەمانە وای لێ کردووە کە وردە موسڵمانان لە دینەکەیان دوورکەونەوە. سێ ئەمجار تەفرەقەی موسڵمانان،
کە ئەوە زۆر پەتایەکی خراپ بوو و زۆر زەرەری داوە لە عالەمی ئیسلامی پەرتەوازەکردنی مسلمانان و دروستکردنی ڕاوبۆچوونی جیاواز لەگەڵانە حیساب نەکردن بۆ یەکتر ئەوانە هەموو وای لێکردووە کە مسلمانان دوا بکەون و دەردی جەناب فەرمووە ساعیدی فیش کە فەرموویەتی تەماڵی خۆشمانە هەندێک جار خەڵکێک لە برادێک لە کۆتایی نەوەتەکانە لە هەڵەبجۆ چوبوو بۆ یابان بخوێنێ لەوێ بخوێنێ ئەوانە ئەڵێ ڕۆژە پشۆکانیشمان کە شەمەیە یەک شەمەیە لای ئەوان ڕۆژە پشۆکانیشمانە بێ 16 بۆ 20 ساعات بخوێنین تەحملی نەکرد بۆ هاتبوو خەڵک ئاوا خوێنێ بۆیە پێشەکەوێ لای ئێمەش قوتابیەکانمان لە پۆلی 12ەیە ئەڵێ تا دوی شەو پەبجیە ئەوەکەن ئەنتەرنێتەکەن ئەم وڵاتە لەکوێ پێشەکەوێ خەڵکێک ئەوە ئەمانەن گیری چۆنەڵێ مستەقبەل و داهاتوو ئەوانن ئەوەش کە دەسەڵاتدارە ئەو وەزعی پێخۆشە مەسەڵ لە کاتێکە بەرهەمهێنەری ئەو یاری و تۆڕە کۆمەڵایەتیانە خۆیان ئەوەندە سەرقاڵ نین یان بێگومان بەڵام تەنها چیە پەتایە کە نردوێتێ نێو وڵاتی مسلمانە بۆیە ئێمە ئەبێ هەر کەس لە ئاستی خۆمانەوە خەمێکی ئەم وەزع بخۆین نەڵێن چاک نابێ بێگومان چاکە بێ ئەم وەزع درەنگ و زووە بەڵام ێتر ئەکرێ چاکبوونەکە لەسەر دەستی کەسێک بێ لەسەر دەستی تاقمێک بێ لەسەر دەستی ڕەنگ بێ پیاوچاکێک بێ پۆستێکی وەرگرت بێ کەس نەڵێ من کەمم هەموو کەسێک شتێکی پێکرێ دایک و باوکێکی نەخێنەوە دەتوانن مناڵەکەیان وا پەروەردەکەن ببێ بە کەسێک کە ڕۆڵی دایک و باوک چیە لە پەروەردەکردن و فێرکردن و زانست پێبەخشینی منداڵەکانیان ئایا خۆیان بن لە ماڵەوە یا بیبەنە مزگەوتێک یا بیبەنە ڕێکخراوێ بۆی فێر بن مامۆستا مەسعود محەممەد کوڕی مەلای گەورەی کوێ دەفەرمێ ئەگەر نەجیبەی خوشکم نەبووایە تەفسیری مەلای گەورەی کوێ تیا ئەچوو ئەم خۆی نووسیبووی بەڵامی تر ئەم بوو نووسیەوە و پاشتر بە چاپیگەیان لە ساڵی 1956 کە یەکەم بەرگ دایک و باوک چۆن ئەتوان ڕۆڵێکی وا بگێڕن کە منداڵێکی زانست خواز منداڵێکی زانا منداڵێکی عاقڵ و تێگەشت و بە کۆمەڵگەکەی خۆیان ببەخشن ئەبێ دایک و باوک لەم ڕۆژگارەیە کۆمەڵێکشت بۆ مناڵەکانیان بکەن بۆی مناڵەکانیان باش دەرچن زۆر دوعای خێران بۆ بکەن دوعا زۆر کاریگەریە لەسەر مناڵەکان دوو خۆیان بپارێزن لە حرام خواردنی حرام ڕوانینی حرام حرام هێنانە ماڵ دایک و باوکێک پێویستیان بە خەنتی ئەتەرنێت نییە بۆ ئەم خەتابنەوە بۆ ماڵی خۆیان کە هیچ ئیسفادەیەکی زانستی لێ ناکەن ئەمە زۆر زەرەری داوە لە ئاستی خوێندن و خوێنەواری لە بری ئەو پارەی کە ئەدرێتە خەتی ئەنتەرنێت مانگانە لایەن دایک و باوکە و بۆیان درێ بە کتێب مەکتەبەیە دروستکە خەڵک ئێستا تااقەتی خوێندنەوەی کەمە بەڵێ بێگومان بەڵام کە مەکتەبە هەبوو لە ماڵە ناچار ئەم کەسە بخوێنێتەوە ئەگەر جاری وای دەلاپەڕێکش لە کتێبێ بخوێنێتەوە هەر کتێبێ داگرێم کتێبە باسی چیە بۆی ئامۆژگاریە بۆ دایکان و باوکان ئەو پارەی مانگانە ئیدەی بە کاتی ئەنتەرنێت وازی لێبێنە بیدە بە کتێبخانەیەکی جوان لە ماڵەوە دروستکە ئەو جابزان مناڵەکەت فێری خوێنەواری بێیاننا جاوەکوتم ئێمە من لە ناوەندەکانی خوێندنا پۆلی 11 و 12مان لایە پۆلی 11 و 12 نازانن بخوێننەوە ئەمە بەشێکی بریتێ لە حکم بەشێکی دایک و باوکێتی خۆم دایک و باوکەی توانی بە مڵالی فێری خوێندن و خوێنەواریکە خەڵکێکیش هەیە دایک و باوکشی نەخوێنەوار بۆ زۆر باشیش پێیان گەیاندۆ بۆ بە زانایەکی زۆر گەورەیش ئەو هەموو زانای کوردە کە پێگەیشتون خۆ زۆریان دایکیان نەخوێنەوار بووە بەس هەوڵی داوە ئەوەنە دوعای خێری بۆ کرۆ کوڕەکەی ببێ بە قورئان خوێن ئەوەنە خۆی پاراستووە لە حرام خۆی پەروەردگار کوڕەکەی بۆ باش کردووە لەبەرەوە دایک و باوک زۆر ڕۆڵەیە بەڵام کە دایک و باوکێ بڵێ کوڕم خۆ تەعین هەر نابی واز لە خوێندنەکەت بێنە ئەمە زۆر هەڵەیە تەعین نابی لە وڵاتی ئێمەیە خوڕی کردوتە سەر خوێنەوارەکانیشە خوڕی کردوتە سەر ئەو جیلەی کە تازە چۆنەڵێ نەمامێکە لە بواری زانست و زانیاریەوە ئەوێ پێ بگە ئەو بەڕاستی زۆر زەرەری لێداوێت مامۆستا کە دایک و باوکەکان یا تەلەبە دەدوێنی دەڵێ خۆ تاعینات نییە و موچە نییە و دامەزراندن نیەوەتە هەموو ئامانجی خوێندن کوردەکەنەوە لە تاعینات و لە دامەزراندنە با من بپرسم خێر و بەرەکەت و سوود و بەرهەم و گرنگیەکانی خوێندن و زانست و فێربوون لە چیایە؟ بەڵێ ئەنی ئایا مەبەستمەوەیە تەنها وەرگرتنی موچەیەکی 500-600 هەزاری ئیدیت ئەمە وەکوڵێ لە بەرامبەر ئەم هەموو پاداشت و گەورەی و ڕێز و حرمەتەی خوێندنە ئیتر ئەمە بەم 500 هەزارەتە کۆتایی دەیان بۆونە کامەیە پاداشت و گەورەی و قیامەتی و دنیایی خوێندن و زانست نابێگومان ئینسان ئەگەر خوێنەوار بێ لە هیچ شوێنێ پەچی ناکەوێت ئەگەر هیچ تاعیناتێکیش نەما تۆ خوێنەواری تە بێ لە شوێنێکی ترەوە دەروی خێرە لێکرێتەوە بەڵام ئەوە لە ڕۆدنیایەکەی وایە ئەجینا لە ڕۆ معنەویەکەیەوە ئینسانی خوێنەوار لە دنیا و لە قیامەتا سەربەرزە یەکێک لەم سەرکردە کوردانەی کە ئێستا پلەیەکی گەورەی هەیە لە عێراقا
ئەڵێ کاتی خۆی لە ژیان نامەکەی خۆیان باسێکە ئەڵێ کە ئێمە لە سەرەتایی بوون ئەو نیە مامۆستا دێت لە سەرەتایی لە قوتابیەکانە پرسێت تۆ حەزەکەی ببی بەچی تۆ یەکێ بە مامۆستا یەکێ بە پزیشکی یەکێ بە ئەندازیار ئەڵێ لەویان پرسی مامۆستاکەی بۆ یەکێ ئەڵێ لێم پرسی فڵانە کەس تۆ حەزەکەی ببی بەچی وتی من جارێ بەس حەزەکەم بخوێنم و شت لەبەرکەم کە عیلمە مەبوو شتەکان خۆیان دێن بۆ لای من جا بالفعل هەروایش بۆ ئەو دوای مناڵێکی زیرەک دەرچووە و ئاستەکانی خوێندنی بەباشی بڕیوە و دواتریش پۆستی گەورەی وەرگرتووە مەبەستم ئەوە لە ڕۆدنیاکەوە جارێ ئیسفادەی لێکە ئەنجار بۆ قیامەت ئێمە وتمان هەر ئەو قەڵەمانی کە دایک و باوک بۆ مامۆستایەک زۆر دڵی بۆ مناڵەکەیەک زۆر دڵی پێخۆش بێ ئەو قەڵەمەی کە مناڵەکەت فێری ئەلیف با تای پێ بێ دواتریش لەوەوە فێری خوێندن و خوێنەواری بێ ئەگەر پەروەردەیەکی ڕاست و دروست کرابێ خۆ هەر مناڵەکە سورەی فاتحە بخوێنێتەوە چەند هەزار خێر بۆ تۆ دێت دوای لەبەرەوەمە زۆر هەڵەیە سارکردنەوەی خەڵک لە خوێندن بەعکسەوە بێ ئێمە ئێستا لەم کاتانەیە هەوڵ دەین زیاتر ئێمە ئەوەی کە وڵاتی ئێمە وێرانکردنە خوێنەوار وای لێکرد ئایا وڵاتی ئێمە خوێنەوار بەڕێوەیە بە خەڵکی پسوەر بەڕێوەی ئەبا نا وڵاتی ئێمە بە عێراقیشەوە لە دوای 2003 نەخوێنەوار کاولی کرد کە ئێستا دیاردەیەکەیە لە عالەمی ئیسلامی پێڵێن ئیستینزاف العقول استنزاف العقول ئەمەیە وڵاتانی غەرب و ئەمریکا دێن ئەو عەقلانەی زۆر بەهێزن لە عالەمی ئیسلامی ئەیبەن ئەوە نییە ئەڵێ خوێندنی ئەوەی دەرەوەی وڵات تەلەبە زیرەکەکانمانە بن لەوێ کە ئەچێتەوێ ژیانێکی خۆش و هەموو شتێکی بۆکەن زۆر جار نایەتەوە وەکوتم لایەنی کەم وەک باسەکرێ ئێستا بەس طبیبی عێراقی وتم 2000 طبیبی عێراقی بەس لە بەریتانیا هەیە ئەڵێن لە ئەمریکا 30,000 پزیشکی عەرەب هەیە 30,000 طبیبی عەرەب هەیە و خزمەتی شەکەن بە ئەمریکاون ئەوە ئێستا بڕۆ تەکلیفی هەموو دنیا لێ بکە نایەتەوە بۆ عێراق بۆ ئەمە چی وای لێ کرد ئەو نەخوێنەواری کە وڵاتی بەڕێوە بردو وڵاتی گەیان بەو ڕۆژ زۆر باش مامۆستا سەوار خراپەکانی نەخوێنەواری و جەهالەت و نەزانی لە کۆمەڵگەدا کاتێکە کۆمەڵگە هەموو ئامانجێکی بوو بە دروستکردنی خان و دروست شتە ڕواڵەتی و مادیەکان هەموو شتێکی بوو بە خەوتن و چوونە دەرەوە و یاری ئەلکترۆنیەکان ئەو کاتە کۆمەڵگەمان بەرەوچ کۆمەڵگەیە گەنگاو دەهاوێ بێگومان فێربوون پێویستی بە ماندووبوونی زۆر زۆرە بەڵێ پێشینانی ئومەت فەرمویانە ئەم عیلمە ئەوە پیرۆزە بەشێک لە خۆی ناداتێت تا تۆ هەموو خۆی نەدەیتێ یعنی کەسێ بێوە فێری علم بێ ئاوا بەو شێوازە بڵێ سەعاتەوە نەهەڵەسم و سەعاتەوە نە بەو شێوازە ئەوە بەڕاستی ناتوانێت فێر بێ بەو شێوازە وەکوتم ئەو برادرە لای ئێمەوە چووە لە ڕۆژی پشووەکەتە بێ 15-16 سەعات بخوێنیتەوە زانست و زانیاری زۆر پیرۆزە زۆر گەورەیە خی پەروەردگاریش بەرنامەی دنیای وا دروست کردووە هەر کەس هەوڵ با خی پەروەردگار پێ ئەبەخشێ ئەگەر کافریش بێ كلا نمد هؤلاء وهؤلاء من عطاء ربك بەخششی خوا لە دنیاە بۆ کافر و بۆ مسلمانیشە کافرێک بوزیەک بتپەرستێک لە ئێمە زیاتر هەوڵیاوە و زۆرتری خوێندووە و زۆرتری لەبەر کردووە و زۆرتر کۆششی کردووە شەو نخۆنی زیاتری کردووە پێ ئەگە مسلمانێکیش با حەج و عومرەیش بکە هەموو ساڵێک بەڵام نەخوێنێ و هەوڵ نەدا فێر نابێ خی پەروەردگار بەرنامەی دنیای وا دروست کرد بۆیە تەنانەت پێغەمبەرانیش عەلەیهیمو الصەلاة وەسەلام کاتی ویسویانە زانستێک فێر بن کە زانیویانە پێغەمبەر موسا عەلەیهی سەلام کە زانیوێتی خدر زانستێکی لەو زیاتری هەیە دوای کەوتۆ زۆریش ماندوو بووە تاوەکو شتێکی لێ فێر بووە بەڵێ جا ئەم نەخوێندن و نەخوێنەواری و جەهل و ئەوانە ئەبێتە مای ماڵوێرانی بۆ ئینسان إمام علي فرمي فلا تصحب أخ الجهل وإياك وإياه فكم من جاهل أردى حليما حين آخاه يعني جاهل بس زرري بو خوينية زرري بو خوێنەوارەکەیش هەیە زۆر کەسمان هەبوو لە وڵاتی ئێمەیە کوڕەکەی تا پۆلی 11 عیبی نەبوو هەموو ساڵ یەکەم بووە لە پۆلی 11 نەزانێک نەفامێک جگەرە چێشێک نێرگەلە چێشێک بۆ بە ڕەفیقی و ماڵی وێران کردو نەیتوانێت خوێندنەکەی تەواوکە ها ئەفەرمێ فەکەم من جاهل أردى حليما حين لاقاه يعني جاهل زەرەریە بۆ خەڵکی خوێنەوار و ئەوەی کە زیرەکیشە ئەم جاهل و نەزانێ زەرەر لەویش ئەدا بۆیە لە قورئانە وەکوتم هەر لە سەرەتاوە خی پەروەردگارە فەرمێ وأعرض عن الجاهلين ئینسانی مسلمان ئەبێ پشکاتە جاهل و نەزان و نەفام بەڵام ئێستا شەو ڕۆژ جاهل و نەفام ئاوا لەبەردەستمانە بە ئارەزووی خۆمان کردومانە ئەگەرم قسە ڕەنگە باش کراوە بە قیبلە يعني شەو ڕۆژ بڕۆ ئەو خەڵکە ئەو مۆبایلەی بەدەستەوەیە مۆبایلەکەی شیتێ هەموو جەهل و نەزانینە من وازانم وا نازانم خەڵکێک لە مۆبایلەوە فێری علم و زانست و زانیاری بوو بێ ئەوە ئەکرێ خەڵکێکی کەمیشە بێ بەڵام ڕێژە زۆرەکە لە وڵاتی ئێمە وایە خەڵکێک لەو مۆبایل و فەیسبوک و ئەنتەرنێت و ئەوانەوە فێری شتێک نەبووە و خوا فەرمێ وأعرض عن الجاهلين ئێمەش دێین ڕووەکەینە جاهل و نەزان و
نەخوێنەوەرەکە ئەوە دەرەنجامەکەی بەڵێ ئومەتی ئێقرا تا چەند پێویستە من لە فەرمانگەیەکدا تا ئیشەکەم بۆ ڕائەپەڕێنرێ لە نێو پاسێکدا لە سەفەرێکدا کتێبێ بخوێنمەوە ینی با نەچین بۆن لای مامۆستایەک خۆمان بە بەند و باوەکانی دەرس خوێندن و ئەمە بەڵام چ پێویستە من لە نێو پاسێکدا لە فەرمانگەیەکدا لە شوێنێکدا لە سەری نانەوایەکیشدا بێ حتا کتێبێکم بەدەستەوە بێ شتێ بخوێنمەوە ئیسفادە لە مۆبایلەکەی بکە هەزاران هەرچی کتێب هەیە لە مۆبایل ئەتوانێت داگیری بخوێنێتەوە بەڵام ئەو کتێب ئەوەی کە منێ لەم بۆ ئەڵێم لە مۆبایلە کەم وایە کتێب بخوێنێتەوە ناتوانێت بە ڕاپرسیەکی پێش 2000 رووسیا زۆرترین خوێندنەوەی تایە برادرەکەڵێ کە چوومە ناو پاسەکەەوە کەم کەسە بوو جەریدە و کتێبی پێنەوێ باشە ئەوە وڵات بەرەو پێشە بە ئەوە ئیسپادە اینجا ئەوە ئەگەر کەسێکیش ڕووی نەهات ئێستا خەریکەوای لەبێ هەنێشن ئینسان ڕووی نایە کتێبە دەستەوە بێ ئەگەر هەر ڕووی نەهات دەتوانێت ئەوی کە لە بەرێتی مڕاجعەیەکی بکە ئەیشتوانێت مۆبایلەکەی خەڵکێک یاری بە مۆبایلەکەیەکە تۆ مۆبایلەکە و کەرەوە فەرمودەیەک بخوێنەرەوە معلومەیەک بخوێنەرەوە ئەم بەندەشت زۆرەکە ئینسانە گەر بێ لەو بوارەی خۆتا شار زۆر باش مامۆستا کۆتا قسە و سەرنجی جەنابەت لەبارەی زانست و زانیاری و پێگە و ڕێزیان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا دیارە من بەمەبەست ئەو بابەتەم هەڵبژار لەگەڵ جەنابتا لە مانجی مەولودا کە ڕای بەهێزی زاناکان وایە نۆی ڕەبیع الأول پێغەمبەر صلی الله علیه و سلم لەدایک بوو ڕایەکی ڕای بڵاو ئەوەیە کە 12 بێ دوو ڕۆژمان ماوە بۆ لەدایک بوونی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام ئەمڕۆ حوتی مانگە حوتی عەرەبی ئەم یادی مەولودەی کە هەیە و بەخشینەوەیشت و ئەمانە با قسەی لێ نەکەین لەمەوە ئەمە بابەتێکە 1000 ساڵ بەر لە ئێستا قسەی لێ کراوە و تازە بە ئێمە ناکرێتە یەک دەنجی هەندێک زانەوتیانە بکرێ باشە هەندێک وتانە نەکرێ باشە با ئەمەیان هەڵگرین ئەم برادەی کە هاتووە لە مانجی مەولودا بۆ نمونە سینیە پاقلەوای کڕێ کوردەتی خێر ئەمە بکە بە کتێب 4 کتێبی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بدە بەو گەنجە خوێنەوارەی کە هەن بیدە بە نامیرکەیەکی بچووک و تەوزیعیکە بیدە بە مەطویەیەک 4 ڕێنمایی جوان بنووسە بۆ سایق پاسێک بۆ سایقەکان بڵاوی کەرەوە یعنی بە ئەم مانجی مەولود بکەین بە مانجی زانست و زانیاری ئەگەر چی ئێمە شت زۆرە لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام لێ دوورین بەڵام ئێمە ئەڵێین ئەو تاکە ڕێگەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام توانی گۆڕانکاری لە ڕێوە بکا بریتی بۆ لە ئیقرا دەی باشە با ئێمە هەڵمەتی ئیقرا دەست پێ بکەین لە خۆمان هەر کەسێک لە ئاسی خۆیەوە إلى آخره با ئەوەی کە پێوتری ئەهلی دین یعنی ئێستا من زۆر جار ئەمە وتۆ چەند مامۆستای قورئان نازانێت چەند مامۆستای ئاگای لە بوخاری نییە جا کێشەی ئەم زمانە ئەوەی خەڵکێکی زۆر ئاگای لە بوخاری نییە دوو حەدیسی بوخاری نەخوێندووە ڕەخنە لە بوخاریەکە ڕەخنە لە موسلیم ئەگری ئاگایشی لێ نییە ئەوە کێشەکە لەوەی هەیە بۆیە ئێمە ئەبێ لەم مانجی مەولودەیە کە ئەوە ئێستا لە هەفتەیەکیمان تێپەڕاندوە 3 هەفتەمان ماوە بە یادی مەولودەکە ئاوها لێ بکەین یادێکی زانستیانەی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام ئەمە تێپەڕێنین ئەمە بیدعەیە یا بیدعە ئەمەمان خەڵک خۆی لی حاڵی بۆ لێ تێگەیشتەوە ئەوانە بکرێ بە هەڵمەتێکی ئیقرا لە یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر سپاس و بەڕێز مامۆستا سەربەجەباری بانخوازی ئیسلامی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بووی مامۆستا زۆر سپاس دەکەم سپاس بۆ جەنابتان بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوە عەزیزیش کە تام ساتە بینەری بەرنامەکەمون تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ